یەکەم کچ بووم کە یەکێک دیمەنەکان لە باوەش یەکتەری بەرامبەرە کە ڕێز و حرمەتم بۆ هەیە بۆ کاک ئیسماعیل عەفو و هەروەها وەکو دیمەنی ماچیش کە من یەکەم کچم ماچم هێناوەتە ناو درامای کوردی ڕاستە ئەو دیمەنە بیرۆکەی مامۆستا ئەرسەلان بوو و دواتر لەسەر بۆچوونی خۆم بووە کە خۆم بە شتێکی باشم زانیوە کە زۆر ئاساییە لە دیمەنێکی خۆشەویستیە ئەگەر کەسێ حەیای نەبوو هەرچی بڵێ ئەیکە چونکە حەیای نییە کە حەیا ڕۆی ئێتر ناگەڕێتەوە وەکو باسمان کرد حەیا و پارە و عیلم کردیان بە مناقەشە وتیان ئەی عیلم ئەگەر تۆ دیار نەمێنی لەکوێ دەستەکەوی وتی لە مزگەوتەکان دەستەکەوم وتیان پارە ئەگەر تۆ نەبی وتی لە بازاڕەکان دەستەکەوم وتیان حەیا ئەگەر تۆ بڕۆی لەکوێ دەستەکەوی وتی من بڕۆم ناگەڕێم و دەست ناکەم حەیا دەست ناکەوی ئەگەر بڕۆ بۆیە فەرموویانە إذا لم تستحي فاصنع ما شئت دوو معنای هەیە ئەگەر کەسێ حەیای نەبوو چییە کا بابکە ئەمە وەعیدە لە خواوە ئەمە هەڕەشەیەکە لە خواوە اعملوا ما شئتم خوا فەرمێ کردەوە بکەن چیەکەن بکەن بە کەیفی خۆتان بەڵام لە قیامەتە جەزاکەی ئەبیننەوە کەسێ